ماوەی چەند ڕۆژێکە لە بەشێک لە شار و شارۆچکانی عێراق هاوڵاتیان بۆ بەدەستهێنانی خزمەتگوزاری سەرەتاییەکان و باشترکردنی بژێوی ژیانیان خۆپیشاندان و ناڕزایەتی ئەنجام دەدەن. حکوومەتی ناوەندیش بە مەبەستی ڕێگریکردن لە فراوانبوونی بازنەی خۆپیشاندانە جەماوەریەکان تۆڕە کۆمەڵایەتیەکانی لە هێلی ئینتەرنێت لە تێگڕای عێراق پەکخست. حکوومەت هەرێمی کوردستانیش پابەندی خۆی با بڕیارەکەی بەغداوە ڕاگەیاند و لە هەرێمی کوردستان تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هێلی ئینتەرنێت داخران. وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی نکۆڵی ناکات لەوەی بە مەبەستی ڕێگریکردن لە فراوانبوونی بازنەی خۆپیشاندانەکان وەزارەتەکەیان بە هەمانجی لەگەڵ بەغدا هەستاوە با ڕاگررتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام ئامادە نەبوو لەو بارەیەوە لێدوانی فەرمی بۆ میدیاکان تۆمار بکات. ساڵاکوانێکی مەدەنیش ئاماژە بۆ ئەوە دەکات هەر بڕیارەی خزمەت بە دوو حیزبی دەسەڵاتدار بکات هەرێم پێوەی پابەند دەبێت و با پێچەوانەوە ئەو بڕیارانەشی خزمەت بە هاوڵاتیان دەکات هەرێم پێوەی پابەند نابێت. ئەو بڕیارانەی کە حکوومەتی ناوەندی ئێستا دەریان دەکا و ئەوانی کە پێشترش دەری کردوون کاتێک کە دەسەڵاتی خۆمان لە کوردستانە ئەبینێت چی لە مەسلحەتی ئەوە بوو چی بۆ پاراستنی کورسیەکانیان باش بوو جێبەجێ ئەکەن وەکو خۆی بە زیادەوە جێبەجێ ئەکەن طبعاً کە بێچوانەی کە لە مەساڵحی خەڵکا بوو لە بەرژەوەندی خەڵکا بوو لە بەرژەوەندیەکی سوڵتە ئەدا ئەو کاتە جێبەجێی ناکەن وەکو خۆی یانەوەتا ئەڵێن ئەمە پێوەی پابەند نابین شمولی هەرێم ناکە بەڵام ئەوانەی کە بە چاکی بزان و بە باشی بزانن بۆ خۆیان هەمیشە ئەڵێن شمولی ڕێرەکە و بڕیارێکی ناوەندە و پێویستە سەرتاسەری عێراق جێبەجێ بکرێت. بەشێک لە هاوڵاتیانی هەولێری ژاماژە بۆ ئەوە دەکەن هەرێم هەندێک کات باسی ڕیفراندۆم و سەربەخۆیی و جیابوونەوە لە عێراق دەکات و لە هەندێک کاتیش پابەندی بڕیارێکی عێراق دەبێت لە کاتێکدا بڕیارەکە هیچ خزمەتێکی بۆ هاوڵاتیانی کوردستان پێ نییە و پەیوەست بە ژیانی هاوڵاتیانی کوردیشەوە نییە. هەمیدارن حکوومەت هەرێما کوردستانê مەهاتەکەنگە ملگەر عێراقی بین بلا بەز بیت پشتی ریفراندۆمê me ریفراندۆم kir û me pişiwanazî vem nûka wê ریفراندۆmê dibên bes bû tiştekî ewekî internêtê li gel Iraqê pabend bîn tiştekî xelet e rastî çunkî zor biradar minê tên zor torê civakî da peyca şûl dikin dahatekî jiyanî bûyî bû wan reklam dikirin ev tişte dikirin li torê civakî da rastî em hîvîdanî hikûmeta Herêma Kurdistanê pabend nebit vê biryarê li ger Iraqê û êdî em li Iraqê cida bîn هەمیە بوومە یا بۆیشترا و یا مهمە پێویست ناکە پابەندی بە بڕیارەکانی عێراق چونکە عێراق هەموو ئەوکان لە بەرژەوەندی خۆیتی لە بەرژەوەندی هەرێمنێ هیچ شتێکی لە بەرژەوەندی هەرێمنێ عێراق هەموو لە بەرژەوەندی خۆیتی تا ڕادێک پێویست ناکە ئەمە پابەند بین بە بڕیارەکانی عێراق لە بەسڕە لە بەغدایە لە جێیچکێ مزارەکرا پیس پەیوەندیش بە کوردستان و نییە خەڵک نەزانین چ بکە هەپەنالۆ چێ ببە یعنی ئێستا بڵێتنەڵێ خەڵک بەزەتانی خۆی بە فەیسبوک و بە ئەنستەگرام و بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و مەشغوڵکە هەتاکو ئەو داخەی کە لە دڵیتی ئەو زوڵمێکە هەیە یعنی خۆی پێ مەشغوڵکە داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بڕیارێکی حکوومەتی ناوەندی نیگەرانی ملیۆنان بەشداربووی ئەو تۆڕانەی لێکەوتەوە جگە لەوەی وەک مەترسیەکی جددی بۆ سەر ئازادیەکانی تاکو و ئازادی ڕادەربڕین باسی لێوە دەکەن هاوکات بە پێشلکردنی ئاشکرای مافەکانی بەکاربەر لێکی دەدەنەوە. ویستم سەرێک لە ئەکاونتەکەم دەم و بزانم تۆڕە کۆمەڵایەتیەکان چ باسە بەڵام وەکو سەرجەم هاوڵاتیان دەبینم با بڕیارێکی عێراق تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کار خاون لەو نێوەندەشدا هاوڵاتیان مۆبایلەکانیان هەردەگرنەوە و کاتەکانیان بە گفتوگۆ و پیاسە لەگەڵ هاوڕێکانیان بەسەر دەبن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.